جارێکی تر سڵاوتان لێبێ ئازیزان گەڕینەوە بۆ تاواکردنی چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز عەدنان موفتی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی خولی دووەمی پەرلەمانی هەرێمی کوردستان. کاک عەدنان، پێش ناوبڕەکە بەسی ئیتیفاقی استراتیژیەکەمە کرد، ضرورەتی چییە بمێنێتەوە؟ من نەوت عیلاقە هەیە ئێستا کە ناوی لێدنی استراتیژی عیلاقە لەگەڵ و بەدەکەن لەگەڵ هەموو لایەنەکان لەسەر لە بۆ خزمەتنی گەری کوردستان بیتن و بەرژەوەندەکانی زوو شتە هاوبەشەکان بیت. بەڵام تو باسی ئەوەت کرد کە عیلاقە بینی بێ جەنابی مام جەلال و سەرۆکی هەرێمدا بووە و نەچۆتە خوارەوە. تەمانەوە دقیق نییە زۆر چۆتە خوارەوە، بەڵام وەکو پێویست نەچۆتە خوارەوە. بەشێکی زۆری ئەو کێشانەی کە هەیە وەکو ئاماژەم پێکرد فەرهەنگی پێشومان ڕابردوومان کۆسپە لە بەردەم ئاساییکردنەوەی وەزعەکە. قورسایی کێشەکانی شەڕی ناوخۆ کە ئاسان نییە بە ڕۆژێک و دووڕۆژ ساڵهای ساڵی دەوێتن بۆ ئەوەی ئەو برینانەی شەڕی ناوخۆ سارژ بکرێنەوە کە نەک بەس هەندێکیان سارژ دەکەن. تا ئێستاکە وەڵاممان نەبووە بۆ زۆر مەسەلە بێسەر و شوێنەکان تا ئێستاکە چەندین جار بریار دراوە ئەو مەوزوعە چارەسەر بکرێت لەلایەن حکوومەتەوە هەنگاوراوە، بەڵام هەر بینەبین سەر هەڵدەداتەوە برینەکان نەک بە سارژ نەکراوەتەوە بەڵکو زیندوو دەکاتەوە. مەوزوعی معاملەی خەڵک یەکنەگرتنەوە دوو حکوومەتەکە ئیدارەی دوو ئیدارێکە تا مەسەلەن من دێتە بیرم 2 ساڵ 3 ساڵەوە پێشتر بۆ ئاساییکردنەوە وەزعەکە بریادرا لە ناحی ئیداریەوە لە کۆیەوە بڕۆی تا دەگەیتە کەلار و سەرەوەتر یەک مدیر ناحەیە و قایمقام نابینی پارتی بتنی یان لای هەموو یەکێتی لەو لاشەوە بە هەمان شێوە قەرادرا بۆ شکاندنی ئەو هێنا بۆ زیاتر چوونە پێشەوە ئاڵوگۆر بگرێتن لە قایمقام و مدیر ناحی ئەوانە. بەڵام لە ڕووی ئەمەلیەوە سیستەمی حیزبایەتی نایەنن بۆ مەسەلەی قایمقام سیستەمی حیزبایەتی لە زۆر ڕووە گۆڕاوە. مەسەلەن ناتوانین بڵێ هیچمان نەکردووە. دامەزرانن جاران بە پسوولەی حیزبی دەکرا، ئەوە 2 ساڵ 3 ساڵە دامەزرانن وەکو مەجلیسی خدمەی قەدیم بە فۆرم دەکرێتن و دەتوان بڵێم 1970 خەڵک لە دامەزراندندا بێتەسکەی حیزبی دارەمەزرێن. خەڵک چۆتە خوێندنی باڵا خوێندنی باڵە دەرەوەی وڵات بە هەزاران خوێندکار چۆنە بەبێەوەی هیچ پرسیارێن لێ بکرێ ئەوە یەکێتی ئەو پارتی هەنگاونراوە، بەڵام وەکو پێویست نییە کە دێ ناو مەسەن دائیرەیەکە شتێکە ئاسەواری ئەو ماوەی دوور درێژی شەڕی ناوخۆیە دیارە بۆیە یەکێتیەکان لە هەولێر یان لە دهۆکەوانە زۆر جار هەست دەکەن کە غەدریان لێکراوە. هەروەها ڕەنگە پارتیەکانیش هەست بکەن لە ناوچەی قەدیمی ئیدارەی سلێمانی غەدری لێکراوە. چەندین جار بریادرا کە نوژنەیەکی تایبەت بە سەرۆکاتی سەرۆکی حکوومەت لەگەڵ مەسوول مەڵبەند و لق و ئەوانە لە شارەکان دابنیشیتن بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو کێشانە بیتەوە ئەو کادر و ئەندامانی یەکێتی و جەماوەری یەکێتی گلەییان هەیە شتیان هەیە، بەڵام ئەوەش وەکو پێویست نەتواندا بخرێتە پراکتیکەوە. تەنها لە ناوچەکان نییە، بۆ نمونە لە دووهۆک و سلێمانی لە ناو حکوومەتی هەرێم لە هەولێر ئێوە خۆتان کادرەکانی خۆتان گلەی لەوەکەن کە لە وەزارەتی ئەوەی بەڕێوەبەرایەتی پەیوەندیەکانی دەرەوە نوێنەرایەتیتان نییە وەکو پێویست، یاخود ئەوانەی کە ئەکرێ لە دەرەوەی ئێرادەی یەکێتی ئەکرێ لە سامانە سروشتیەکان بە هەمان شێوە ئەو کێشانی کە لە هەولێر لە بواری تەندروستی و تەربیە ڕوئەدا یەکێتی ئاگای لێ نییە، هەرچەند وەزیرەکەش یەکێتی بووی تەندروستی، ینی کەواتە چی کراوە؟ زانیت چه بەو شێوەیە نییە بۆچی ئاگای لێ نییە. وەزیر ئەگە ئاگای لێ نەبیتن خۆی مەسوولە، من وەس بەوا نابینم. ئەگەر مەسوولێک یەکێتی بیتن لە هەولێر بیتن و لە هەر چێ پۆستێکدا بیتن ئەگەر گلەیی بکە بە دەرەجەی خۆی مەسوولە بۆ قبولی دەکە. حقیق ئەگەر گلەیی هەبیتن قبولی نەکاتن، بەڵام کە قبولی کرد ماناوەیە یان گلەیی نییە یان مەسوولێتێک دەکەوتە سەرشانی ئەو باسی بکاتن لە ئەنجومەنی وەزیران باسی بکاتن دیار دەکا کەم و کوڕێکان لە دوو کۆبنەکانی مەکتەبی سیاسی باسی بکاتن. بەڵام من دەگەڕێمەوە نقطەیەکی گرنگڕەگە لە بیدایەتی دەبایە باسی بکەم لەو هۆی شکستی یەکێتییان کەمبوونی ڕێژەکانی. ڕاستیدا لە شتێک دیاردەیەک هەیە ناویەکێتیدا ئێمە ڕێی خۆم شەخسی زۆر زەرمان لێ کرد لە هەڵمەتی هەڵبژاردندا
ئەگەر تەماشای ڕای بۆ چوونەکانی یەکێتیەکان بکەی ڕخنەی زۆر لە حکوومەت دەگری خۆی بە خاوەنی حکوومەتیش نازانیت لە کۆڕە کۆبوونەکاندا ڕەنگە ئەوە لە هەندێک دیدەوە بەدڵی کادیر و هەندێک نسبەتێکی دەنگدەری یەکێتی بیت بەڵام دەستکەوتەکانی حکوومەت کە زۆرن پێشکەوتنێکی زۆر هەیە ئاسایشە ئەمنیەت تا ینی وە بەرهێنانە زۆرە کەچی پارتی ینی ئەو پێشکەوتنانە باسی دەکرد وەکو سەرکەوتنێک یەکێتی کە بەشدارە لە حکوومەتدا دوو ساڵ سەرۆکی حکوومەتیش بووە جێگرەکەی لە خۆی بووە وەزیری هەیە خۆی بە خاوەنی حکوومەتەکەی نەزانی کەواتە دەستکەوتەکانی پێشکەوتنی هەرێم لە ڕۆی حکوومەت خزمەتگوزاری کردو بەی خۆی نەزانی لە لایەکی دریشەوە کە ڕەخنەگرتن لە هین لە یەکێتی خۆی لە دیاردەی لە لایەکەوە ئێمە وحدەمان هەیە کە ئیتفاقمان هەیە حکوومەتی هاوبەشمان هەیە لیستی کوردستانیمان هەیە لە هیچ ڕۆیەکە عملیان هەست پێ نەدەکرد لە ئیعلامەکەی با بڵێن تەرەفەکەی ترمان کە ڕکابەری ئێمە بوون لە هەڵبژاردندا تەرکیزیان لەسەوەی دەکرد کە یەکێتی پاشکۆی پارتیە ئێمە نە پاشکۆی پارتی بووین بەڵام نەمانتوان دیفاع لەوە بکەین ئەو حکوومەتە بەی خۆمان نەزانین یعنی حکوومەتەکە دەستکەوتەکانی حکوومەت کە بە خۆت نەزانی قازاندەکەی بۆ هین ڕۆیشتە ڕەخنەکانیش کە ڕەخنەتگر لە حکوومەت و لە هاوپەیمانی بینی یەکێتی و پارتی بە تاکید بەشێکی ئەو ڕەخنانە زیاتر گۆڕان زیاتری دەگرێت بۆ ئەو ڕۆیشتەوە ینی لە هەردوو هینەکە خیتابی سیاسیدا کە ڕەنگە هەردووشیان ڕاستێکی تێدا بیتن بەڵام ئێمە سەرمان کاوێنان ئەگەرێک لە بەردەمی کێتیا بێ ببێتە ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان ئەتوانێت ببێتە ئۆپۆزیسیۆنێکی چالاک دەکرێتن ببێتە ئۆپۆزیسیۆن ئەگەر بێت و نەگاتە نەتیجە بینە حکوومەتێک تەشکیل کرا بینی گۆڕان و پارتیدا و لەگەڵ بەرنامەیەکی نەگونجێتن و نەتوانیتن بەشداری تێدا بکاتن زۆر تەبیعیە ببێتەوە ئۆپۆزیسیۆن بەتایبەت ئێستا قورسایەکی زۆر نەمایە لەسەر پێشمەرگە دێرینەکانن زۆر بەیان خانە نشین کراونی گۆڕانیش یەکێتیژی پارتیش بۆیە ینی وەختی خۆشی کە ئەو پرۆژەی هاتە پێشەوە وتم زۆر زۆردە بۆ ئەوەی ژیانی خەڵک کادری حزبەکان پێشمەرگە دێرینەکان بەند نەبیتن بە حزبەوە کە دابین کرا ژیان دابین کرا تۆ دەتوانێت ئاڵگۆری دەسەڵات بکە بە شێوەیەکی ئاسایی ببێ بۆ ئۆپۆزیسیۆن قورسایی دارایی لەسەر کەم بۆتەوە بۆیە زۆر تەبیعیە ئەگەر بێت و زۆرفەکە وا بڕواتن حکوومەت بینی پارتی و گۆڕاندا پێک بێتن و یەکێتی بەڵام دەبێتە ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی نەکیان پشتگیری لە شتی باش بکە بەشتی خراپیش بڵێ خراپە نەک بە تەنیا هەموو شتێکە تاریبی نەخێنان ینی کاری ئۆپۆزیسیۆنەوە نییە کە خاڵە سەلبیەکان بدۆزێتەوە و دەری بخات ینی چ پێویستی بەوەی ئیجابیەکان دەربخات ئۆپۆزیسیۆن کاری ئەوەیە و واجبێتی بەڵێنیش بە خەڵک داوە لە چێ کەم و کوڕی بینیتن دەستنیشانی بکە لە چێندەر نەشەفا بیتن کاری حکوومەت باسی بکاتن بەڵام ئەگە کارێکی باشی کرد حکوومەت دەستخۆشی لێ بکاتن یانەوە شتێکە بۆ خەڵکە دەستکەوتێکە بۆ خەڵکە مەسەڵەن بەنجیبەوە لە دەسەڵات بوون حەستانەکە ئۆپۆزیسیۆن دەستخۆشیتان لێ بکایترێەوە خۆتانت من باسی پرەنسیب دەکەم من باسی لە ئەوروپاش داوایە ئۆپۆزیسیۆن دائیمەن ڕەخنە دەگرێ هجوومەکات سەر حکوومەت بەڵام حکوومەت ئەگە کاری باشی کرد ئەگەر دەستخۆشیشی لێ نەکاتن ڕێزایە بنزین کەم دەبێتەوە نرخی بنزین وەکو هاوڵاتێک پێم خۆشیان بۆ ئۆپۆزیسیۆن بووم یان لە حکومدا بووم خەز دەکەم کەمتریش بێتەوە ئەگەر بێت بەڵامەوە حاڵەتێکی هەڵە بوو ڕاستکراوە ینیەوە پەیوەندی بە حکوومەتەوە لە بەغدا بە 500 دینارەوە لە عێراقین تا ئێستا هێناکە بەردەوام بوو لەسەر هەڵەکە باشە یانە کو چارەسەر بکرێتن هەڵە بوو باسکرا ڕەخنەشی لەژێ ئێ خۆشمە ڕەخنەمان لێگردێمە ئێمە خۆمان چەندین جار باسمان کردووە لەگە حکوومەت باسمان کرد لە مەکتەب سیاسی کە نابێتن نرخی بنزین وەکو بەغداوی بەڵام کە حکوومەت کەمی کردەوە بەدەستکەوتێکی خۆمانمان نەزانی ئەو قسەی کە پێشتر کردم دەبایە یەکێتیش بەدەستکەوتی خۆی بزانێتن 2 ساڵە باسی دەکاتن کە دەبێ بنزین نرخی بنزین کەم بێتەوە بەڵام کە کەم بووە دەستکەوتەکە کە ئەنەوە پارتی کردوێتی نەک حکوومەت کردوێتی کە ئێمە نیوەی حکوومەتەکەشی بەکارگەردان بە هەندێک باسی پەرلەمانی داهاتوو بکەین ینی بۆ پێی کە جەنابەت
خۆلی دووەم سەرۆکی پەرلەمان بووی. پەرلەمانی داهاتوو چ ئەرکێکی لەسەرشانەیە؟ ینی ئەو ئەرکەی کە لەسەرشانی لە خۆلی ئەم پەرلەمانەیە جیاوازە لەوانەی پێش و یاخۆت هەماشتا؟ وەڵا پەرلەمانی داهاتوو تۆزێک پێم وایە زەحمەتتر دەبێت کارەکانی ئەگەر بێت و ئۆپۆزیسیۆن بەشداری لە حکوومەت نەکا، بەڵام ئەگەر بەشداری کرد لە حکوومەتە ڕەنگە فرسەتێک بێتن بۆ ئەوەی ژمارەیەکی زۆر لە پرۆژەی یاسا هەیە لەو خولەوە نەیانتوانی کە یەکلای بکەنەوە دەبیجارێکی کە پێشکەش بکرێتەوە و زۆریان کاریگەریان هەیە، پەیوەندیان بە خەڵکەوە هەیە، بە بەرژەوەندی خەڵکەوە هەیە. ئەگەر حکوومەتەکە هاوبەش بێتن من پێم وایە لە ڕووی دەرهێنانی یاسا فرسەت دەبێتن بۆ ئەوەی هەموو ئەو پرۆژانە تەواو بکەن و پێش هەموو شتێکەوە ئەو پرۆژەی دەستوورەکە ئێستا کە لای سەرۆکایەتی پەرلەمانە ئەبێ بە پەلە هەنگاو بنێتن بۆ ئەوەی سازان نیشتمانی پێک بێتن لەسەر ئەو خاڵانە یەکلا بکرێتەوە کە ئەمە دەبێتە کلیل بۆ چارەسەرکردنی زۆر مەسەلەی تر و هەروەها دەبێ ئەو پەرلەمانە لە ئاستی مەسئولیت دابێتن بۆ موامەلەکردن لەگەڵ پێشاتەکان کە چاوەڕوان دەکرێتن هەندێکیان مەترسیدارن کە دەوروپشتمان جیرانەکانمان ڕووداوەکان لە سووریا، لە تورکیا، لە ئێران، لە بەغدا پێش هەموو شتێک کە پەیوەندیان و کاریگەریان لەسەر ئێمەش دەبیتن دەبێ پەرلەمان دەوری خۆی بینیتن لە باسکردن و گفتوگۆکردن و وەرگرتنی بریاری پێویست کە لەگەڵ بەرژەوەندی گەلەکەماندا بگونجێت. باسی وڵاتانی ئەقلیمیت کرد، ینی ئەمێ پرسیارێک بکەم ئایا وڵاتانی ئەقلیمی چ ڕۆڵێکی هەیە لەسەر هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان؟ ئێمە ئەزانین کە ینی وڵاتانی ئەقلیمی کاریگەری لەسەر عێراق و ناوچەکە هەیە. ینی بە تاکید کاریگەری لەسەر تورکیایە، ئێرانە، بە دەرەجەیەک سووریایە، ئەحداثەکانی سووریا و دووتر بڕۆین سعودیە و وڵاتانی کەندا و هەموو تاسیریان هەیە. بەشێکیان بە تایبەتی وڵاتانی کەندا و لێرە بەشدارن، ڕاسمالیان بەشدارە لەوە بەرهەنیان بەشدارن، بۆیە بەرژەوەندیان لەوەدایە کە ئەمنیەت لێرە چەقامگیر بیتن و ئاسایش هەبێتن. تورکیا هەروە ئەمڕۆ تورکیا ڕوبەڕووی مەسەلەیەک بۆتەوە کە زۆر گرنگە، ئەوی مەسەلەی چارەسەرکردن کێشەی کوردە لە تورکیادا. ئەمە بەشێکی پەیوەستە بە پەیوەندی حکوومەتی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستاندا، جگە لە بەرژەوەندیەکانی خۆی لە ئابووریدا لەوە بەرهێنانە توانین سەدان ئەگەر نەڵێم هەزاران کۆمپانیای تورکی لێرە بەشدارە، بۆیە بەرژەوەندی اقتصادی تورکیا تا حدە زۆر پەیوەستە بە ئێرە جگە لە مەسەلەی ئاشتی لە چۆن کاریگەریەکەن لەسەر هاوسەنگی هێز لێرە؟ ینی ئێران و تەحدیدەن باس بکەین ئێران و تورکیا لایەنی ئیجابی یاخود سەلبی؟ من ئومێد دەکەم ئیجابی بێتن. ئێستا لە بەرژەوەندی هەردووچیاندایە لێرە ئاسایش هەبێتن، بۆ ئێرانیش هەروە جگە لەوەی کە ئێرانیش لە ئابووریوە پەیوەندی هەیە و بەرژەوەندی هەیە لێرە بەرژەوەندی سیاسی گەورەشی هەیە لە عێراقدا، بۆیە ئێران هەوڵ دەداتن لێرە ئەمنیەت و ئاسایشی بەهێز بیتن بۆ ئەوەی بتوانین لەگەڵ بینی هاوپەیمانی کوردستانی و هێزەکانی تری کوردستانی لەگەڵ هاوپەیمانی نیشتمانی عێراق و لایەنەتانێکی تری عێراق ئەمنیەتی عێراق پارێزن، چۆکم تێکچوونی وەزعی عێراق لە بەرژەوەندی ئێراندانێ بە هیچ شێوەیەک. بۆیە پێم وایە کە هەوڵ دەدەن کە ئەو ئەمنیەتە، ئەو پەیوەندیە، ئەو هاوسەنجیە لە نێوان هێزەکانی عێراقیدا بمێنێت بۆ ئەوەی ئەوانش بتوانن بەرژەوەندیەکانی خۆیان پارێزن. پەرلەمانی داهاتوو یعنی دەبێتە خاڵی یەک لە کەرەوە بۆ پرسە گرنگەکان بە تایبەتی مەسەلەی دەستور، ینی پرسانی کە پەیوەندی بە هەرێم و بەغدا هەیە. ینی ئەتوانێت پەرلەمانی خولە ینی ئەو ئەرکانە لەسەرشان بێ کە پەرلەمانەکانی پێشووتر نێتوانی زۆر بە دەقیقی بیکە و لە دەرەوەی پەرلەمان ئیشەکان تەواو بوو. ینی بۆی ڕاستگۆ بین نە پەرلەمانی پێشوو نە پەرلەمانی ئێستاش مەسەلەکان ناتوانانی مەسەلە سیاسەکان ناتوانین لێکلا بکاتەوە ئەگەر بێت و هێزە سیاسەکان کە نوێنەرانیان لە حکوومەتن، کە لیستیان ڕێژانی هێنا لە حکوومەتن، لە مەسەلە سیاسی هینەکاندا چارەنووسازەکاندا دەبێ لایەنە سیاسەکان تێگەیشتنێکی هاوبەشانە بێتن بۆ ئەوەی فراکسیۆنەکانیان بتوانن لە بەڕۆشنایی ئەو بریاری پێویست بدەن. بەڵام تەمان هەندێک یاسا هەیە کە
پەیوەندی بە بەرژەوەندی خەڵکەوە هەیە و عیلاقی بە بریاری سیاسی نییە ئەوە دەبێت پەرلەمان کاریگەرتر بیتن لە بێش و چالاکتر بیتن جەلساتی زیار بکاتن بۆ ئەوەی یەکلای بکاتەوە وەکو باسم کرد کە پرۆژەیەکی زۆر هەیە چاوەڕوان دەکات یەکلای بکاتەوە یان دوو مۆزوعایە شتان چارنووسسازە بۆ گەلی کوردستان سیاسیە پەیوەندی بە بەغدا هەیە بە جیران هەیە دەبێت قەرارێکی سیاسی لەلایەن سەرکردایەتی سیاسی ئەحزابەکان هەبیتن ئەوجا پەرلەمان بتوانێت ئەگەر پێویستی کرد ئەوی تریش کە بەرژەوەندی خەڵکە ینی سیستەمی هەرێمی کوردستان یاخود سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان و گۆڕینی لە سەرۆکاتیەوە بۆ پەرلەمانی ئێوە تا چەند لەگەڵیان بەپێی ئەوەی کە ئێوەی کێک بوون لەوانەیە کە داواکەن ئەو دەستورە هەموار بکرێتەوە. ماشە ئەو سوالت کرد ینی بۆ تاریخێڵم من لە 2005ەوە کە ئەوە مناقشە دەکراوە کە پرۆژەی سەرۆکایەتی هەرێم پێشکەشی پەرلەمان کرد ئەو وەختیش ڕێیم وابوو کە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبجێرێتن لەبەر ڕۆشنایی ئەوەی کە لەگەڵ دەستوری عێراقا دەگونجێتن لەگەڵ ینی ئالیەتی هەڵبژاردنەکە تعبیر لە واقع دەکاتن بەڵام زۆرینەی مەکتەبی سیاسی یەکێتی دواتر کە ئەو مۆزوعە زیندی بووە لە پرۆژەی دەستوری هەرێمدا چۆ مەکتەبی سیاسی زۆرینەیان باسییان لەوەکە کە ملەت هەڵی بژێری باشترە دیارە تەبعاً زۆرینەی مەکتەبی سیاسی پارتیش هەروە بوو ڕێیی ناڵێم هەمویان بەڵام هەبوو لە ناوێندا عینی ڕێی منە بوو کە وابوو دوو ئەکسەریەتەکە حتا من لەگەڵ جەنابی مامزەرا قسەم کرد لەسەر ئەو مۆزوعە لە بەغدا بوو پێم وتم کێشەیەکی وامان هەیە وتی بی بە مەکتەبی سیاسی بزان ڕێیان چییە کە بردن بۆ مەکتەبی سیاسی وەکو باسم کرد زۆربەیان وتیان با سەرۆکایەتی سەرۆکی هەرێم لەلایەن خەڵکەوە بیتن دواتر تەبعاً پارتیش دوای و تەلێفۆنی مامزەرام کردەوە دەمویست ینی پزیریەکی ڕێیەکەیم بکاتن بەشکم بگۆڕێنوانە وتی مەکتەبی سیاسی چی وت وڵات زۆرینەیان وتیان با وابینێتن وتی ئەی پارتیش دەیوتم وڵات پارتیش زۆرینێ وایە کاک مەسئولیش داوا دەکاتن کە لەلایەن خەڵکە وەربژێری ئەیگوتی کە زۆرینێ حزبەکەی خۆت وا دەڵێتن کە ئەوانی زۆرینێ وا دەڵێن تۆ بۆ ئیستارەکەی ئەمە وتم من ئیستار ناکەم تەنیا ویستم ڕێی جەناب دەم وتی مادەم هەردوو وا دەڵێن باشە باوا بیتنینەکە لەبەرەوە ینی ئێستاش کە پرۆژەی دەستورەکە وا باز دەکرێتن و کە بە شێوەیەک ئیمکان نەبوو حەسمی بکرێتن بە ڕێگای ڕێفراندوم و ئەوانەوە سەرۆکی هەرێم داوای تێبینیەکانی کرد لە حزبەکانەوە بۆیان نەدوەکو باسم کردوانە ئێستا دەکرێت ئەو مۆزوع باز بکرێت بەڵام بەبێ سازان نیشتمانی ناگەینێ خۆ ناشکرێ ئێمە هەتا دنیا مایە بێ دەستور بین ئەبێ بگەینە خاڵی هاوبەش بتوانین بگەینە خاڵی هاوبەش پێم وایە چەند مانجی داهاتوو گۆڕانکاریەکان کە دەدرێتن و پێم وایە ئەو کارە ڕەنگە ئاسان کاتە ئێوە ینی بە تەحدیدی ئێوە لەگەڵ ئەویان سیستەمە کە سیستەمی سیاسی هەرێم بگۆڕێ یان نا ینی ئەو بەپێی ڕێکەوتنامەکەی دەباشان لەگەڵ ئەوە دەباشان دەڵێ سازان نیشتمانی یان تەوافق ینی گۆڕانیش و پارتیش و یەکگرتوش و کۆمەڵیش و یەکێتیش و زۆرین ئەوانی تریش حزبەکانی تریش کە نەبوو ڕادەوەستی دەبێت ناتوانێت معاملە لەگەڵ بکەیت بە تەریقەیەکە تۆ لەگەڵ حزبێکە لەگەڵ چوار حزبە دەنگت بۆ داوە ئێستاکە چوار حزبە لابەی دوو حزبە لابەی لەگەڵ یەکەش سازان دەبێت هەموو بێتن ئەگەر یەکێتیش لە بەرنامەی هەڵبژاردندا یەک لە مەسەلەکانەیە دەڵێ هینی هەموارکردنی پرۆژەی دەستور بە شێوەیەک کە ببێتە پەرلەمانی ئەو بەڵین داوە لەبەرەوە دەبێت کار لەسەر بکە بە هەر حاڵ ینی من پێم وایە دەبێت مەسەلەی دەستور مەسەلەیەکی نیشتمانی تەماشا بکەین دووری خینەوە لە حزبایەتی یان بیری تەسک و یان ویستێکی تایبەت دەبێت بگەینە قاسمی مشتەرەک ینی هەموو چی دەوێت تۆ ناتوانانی بیخێت کاکەدان باسی هەموو حیزبەکانە کرد ینی ئەوانەی کە موافقیان یاخۆت ڕەزامەندیانە سەر و دەستورە دەربڕی بوو 36 حیزب بوو بەڵام ئێستا زۆربەی زۆری ئەو حیزبانە یەک کورسی پەرلەمانیان نەهێنەوە ئیتر ئەگەر یەکێک نەتوانێت حیزبێک لایەنێکی سیاسی نەتوانێت 19,000 کەس کۆ بکاتەوە ئیتر پرسی بۆ چییە لەسەر پرسی دەستور ئەگەر پرسی بۆرەکەی بەڵام لە نەتیجەدا هێزە ئەساسیەکان ینی تۆ دەبێت ڕێی هەمویان وەربگری بەڵام بەهەرحاڵ ئەگەر نەگەین نەتوانین بگەینە اتفاقێک سازانێک تەوافقێک لەسەر ئەوانە ئەبێ بێدەوە بکەینەوە
سیغەیەک بیتن کە بتوانیتن زۆربەی زۆری خەڵک دەنجی پێ بداتن بە چۆن ناتمەن ڕێی خۆم ناتوانین 4 ساڵی تکەش بێ دەستور بین هەر لەبەرەوەی خلافاتمان هەیە. مەسەلەیەکی تر ینی باس لەوە دەکرێت کە وەک بەغدا سیستەمی هەرێمی کوردستانی شوای لێبێت کە دامەزراندنی حکوومەت یان پێکهێنانی حکوومەت بە شێوەی خاڵ بێ، یعنی هەر کوتلەیەک چەند کورسی هێناوە ئەو ناخاڵی هەبێت بۆ ئەوەی بەشداری بکات لە حکوومەت. ئێوە لەگەڵەوە بۆ چوونن یان دژیەوە بۆ چوونن؟ پێم وانە لە کوردستاندا هەمان شێوە لە عێراق ئەوەیە لەبەرەوەی عێراق پێکهاتانی عێراق جیاوازن، ینی کورد عەرەب ناتوانێت تعبیر لە کورد بکە، شیعە ناتوانێت تعبیر لە سونە بکاتن، لەبەرەوە ئەو ڕێژەیە کە هیناوێت تعبیر لە نسبەتی دانیشتوانی عێراق دەکاتن. مەسەڵەن کورد ئەو سێ پارێزگایە بە 17 دانراوە، دەبێت 17 ڕەچاو بکرێتن لە هینەکانە، ناکرێتن تۆ حکوومەتێک دابنێ 180 بەشدار بن بەڵام حکوومەت تێدا نەبیتن لەبەرەوەی 170 بەڵێن پێویستمان پێێت ئێمە حکوومەتێکمانەیە تعبیر ئەو حکوومەتێک کە بێ کورد تعبیر لە کورد ناکەم، ملەتێکی جیاوازە، پێکاتێکی جیاوازە تاریخ بۆ ئێرە تا حدێک ینی وەکو پرەنسیبێک دەکرێت بیر لێ بکەیتەوە، بەڵام ئەوە مەسەڵەن دەتوانێت حکوومەتێک تەشکیل بکەیت بە 56 کەس ئەگەر ناحی ڕێژ، بەڵام لێرەشدا دەبێت ڕەچاوی ئەو شتانێکی بکەی کە باسم کرد تەواوکردنی یەکردنەوەی حکوومەتە. ینی پۆستی سەرۆک کۆمار بە شاغری ماوەتەوە ئوسامە نەجێفی باس لەوە دەکات کە ئێوێ سەردانی سەرۆک کۆمار بکە، بەڵام ڕێگری لێ ئەکرێ و ئێستش نامەیەکی ناردووە بۆ خەستەخانەکەی کە سەرۆک کۆماری لێ، ینی چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە ئەکەن ئێوە؟ ئایا ئەو پۆستە وەک باسەکرێت بەدیلەکانی تاڵەبانی دکتۆر بەرهام یاخود مەلا بەختیار ینی شتی وا هەیە یاخود ئەمە تەنها لە ئەلام باسیەکە؟ تەنیا ئیشی ئەلامە کە بە هیچ شێوەیەک لە مەکتەبی سیاسی نە بەدیل باسکراوە لە ئەو مۆزوع باسکراوە، تەنیا مۆزوعی نەخۆشی مامجەلا باسکراوە، ڕەنگە وەکو پێویست نەتوانراوە مەعاملە لەگەڵ بکرێتن. منەوە لەسەرمان بەڵام ئەوەی کە یەکلای دەکاتەوە بۆ من ینی پێم وایە باشتر ڕێگای ئەو لژنەی توبیەکە ڕێی خۆیان بڵێن، ئەو دەتوانیت ئەگەر خوا نەخواستە مامزا شتێکی لێهات بیتن دژنێت توبی خۆ لە وڵاتێکی شەرقیدا نیە بتوانێت بشارێتەوە، ئەڵمانیایە ئەگەر شتێکە بیتن خەستەخانەکە مەسئولێتی تاریخیە ناتوانێت بشارێتەوە، بۆی دەبێت ڕێی خۆی بداتەوە. ئەگەر ئوسامە نەجێفی ئەو نامەیە ناردبێتن بزانێن دژنێت توبیەکە چ دەڵێتن، خوا نەخواستە ئەگەر شتێکی تربی بڵێتن ئەو وەختی دێتە باسکردن. بەڵام کەسێک دیوە لە دنیادا سەرۆکەکەی و قائیدەکەی نەخۆش بیتن بێ باسی ئەوەی بکاتن چۆن یەکێک جێ بگریتەوە، ئەمە ئەگەر شتێکی وا بیتن کارەساتە بەنسبەت یەکێتەوە، خەڵکی تریش باسی بکاتن تەبیعیە. نەخۆشیەکەی کاکدانیان ئەگەر نەخۆشیەکەی درێژخایەن بێ ئێوە پێویستان بەوە ئەگەر بگەین ئەو قەناعەتە کە وایە، بەڵام ئێمە دکتۆر نەجمەدین و لەسەر زمانی دکتۆرەکانی دەڵێن وەزەکەی بەرەو باسی دەڕۆ بە بەتیئی دەڕواتن، ئەگەر لە ژنەی توبی قسەیشتر بکاتن ئەوە بەس قسەمان دەبێتن، بەڵام هەتا ئومێد هەبیتن تەمەنا هەبیتن بۆ چاکردنی تەندروستی مامجەلال ئێمە ئەو لایەمان پێخۆشترێتەوە. دو پرسیارم تا چەند گەشتبینی بەوەی کە حکوومەتێکی نوێ لە ماوەیەکی کورتە پێک بهێنرێت؟ وەڵاهی پێویستە زوو پێک بهێنرێتن، شکالێک هەیە پێم وایە دەبێ پاشی ئەوەی کە محکەمەی تەمیز ئیقراری نەتایجی انتخاباتەکە دەبێت پەرلەمانی ئێستا پێم وایە چەندەوە پەرلەمانی ئێستا زوو کۆ بێتەوە حەلی خۆی بکات، لەبەرەوەی قەرارش داوە تا یەکی 11 باشترین ڕێگای هینەوانە وەکو تێگەیشتم من کە خۆی حەل بکاتن ئەو وەختی سەرۆک جارێم دەبێت پاشی وەی محکەمەی تەمیز ئیقراری دەکاتن لە خلالی 10 ڕۆژە پەرلەمان کۆ بیتەوە، ئەگەر کۆ نەبوویەوە دەبێت ئۆتۆماتیکی کۆ بێتەوە، بەس پاشی قەراری محکەمەی تەمیز پێم وایە باشتر وایە لە باڕاوەستی بزانن قانونیەکان چ دەڵێن، پێم وایە پەرلەمان هەنگاوی یەکەم دەبێت خۆی حەل بکات بۆ ئەوەی بتوانێت سەرۆکجاریم داوای کۆبوونەوە بکاتن و پاشیەوە خلالی مانجێکە حکوومەت ئومێد دەکەم زۆری پێنەچیتن و چکم خەڵک چاوەڕوانە و خەڵک چاوەڕوانی ئەو بەڵێنەناشەکە پێی دراوە لەلایەن هەموو لیستەکان بزانین چێ دەتوانێتن جێبەجێ بکە دەستخۆشی دەرێک. یعنی ئەمە یەکشت بپرسم ئایا سەرۆکی هەرێم ئەتوانێت یەکێک لە لیستی براوە تەکلیف بکات بۆ پێکهێنانی حکوومەت یاخود ئەتوانێت لە
کوتلەیەکی گەورەی پەرلەمان یعنی داوا بکات کە حکوومەت پێگوێنێت. داوا لە یەکێک دەکا کە سەر بەدەستتر براوە یەکەمە داوای لێ دەکا کە لە بە ڕۆشنای نەتایج نەخار و حکوومەت پێکبێنیتن بکەوێتە گفتوگۆ بۆ پێکردنی حکوومەت ئەو کەسە دەکەوێتە گفتوگۆ لەگەڵ ئەو لایەنانەی کە پێویست دەکات. زۆر سوپاس دەکەم کاک عەدنان، سوپاس بۆ ئامادەبوونت. ئازیزان تا بەرنامەیەکی دیکە و چاوپێکەوتنێکی دی هەر شاد بن، خواتان لەگەڵ.